ئێمە مسلمانین. جەنابەت پیاوێکی قەومیت، من پیاوێکی مسلمان. بڕوان بە قەومی خۆمەیە و شانازیش بۆ ئەوکم خوا بە کورد دروستی کردوون. پێشم وایە کوردبوونم ئاەتێکە لە ئاەتەکانی خوا، و پێشم وایە خۆشەویستی خانک و نیشتیمان شتێک نییە مرۆڤ بڕوابی خوێنێ دەستی کەوێ بگەڕێ بە دوایە. پێم وایە لە ناخی مرۆڤایە، لەگەڵ چۆن خوێن لە گیانی ئینسانایە خۆشەویستی خاک و نیشتیمان لەگەڵ مرۆڤ تێکەڵە. ئینسانێک بێوێ نیشتیمانی خۆش نەوێ ئەبێ هەوڵدا بۆی خۆشی نەوێت، چونکە ئەسڵەکە لە گیانی هەیە، ئەسڵەوەی کە خۆشی بێ. ئاوا بیرەکەم لەبارەی خۆشەویستی نیشتیمانە. جا مزایدەی دووسێ دەمڕوت لە قەزیەکەی خۆم پاشیمانم ناکاتەوە. من پێم وایە وەکو مسلمانێک هەموو مسلمانێکی ئەم سەر ئەرزە بەشێکە لە پارچەی لاشەی من. ئازار بەدەستی هەر مسلمانی بڕۆ ئازار بە من گەشتووە. إذا اشتكى مسلم في الصين أرقني، وإذا اشتكى مسلم في الشام أبكاني، مصر ريحانتي والشام نرجستي، وأستريح إلى ذكرى كردستاني، وأيما ذكر اسم الله في بلد عددت ذاك الحمى من صلب أوطاني. للصين مسلمانێک ئازاری پێ بگا، لا غزة ئازاری پێ بگا، لە هەر شوێنێکی سەر ئەرز ئازاری پێ بگا، ئازار بە منەکە. دڕت بە گیانی مسلمانێ بڕوا، دڕت بە گیانی منە ئەڕوا. ئەو مەبدەئی منە، ئەو قەناعەتی من يعني مني مسلمان، ئێمەی مسلمان. مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى. منەی مسلمانان لە خۆشویستنیان و مەحەبەتیان و دڵسۆزیان بۆ یەکتر وەکو نمونەی یەک لاشەوان شوێنێکی لاشەی ئازاری بێ باقی لاشەی ناخەوێت، چۆن قاچی ئازاریە کەچی سەری خەوی لێ ناکەوێت. مسلمانان ناوان بۆ یەکتر. ئێستا ئەو سنوورە دەستکردانەی کە ئیستیعمار دروستی کردووە ئاوای بەسەر مسلمانان هێناوە.